بەڵێنین دوایین گفتوگۆی ئەمڕۆژمان بابەتێکە پەیوەستە بە ئابووری و ئەوش زیادکردنی بەروبوومی ناوخۆییە کە بتوانین ئابووریەکەمانی زیاتر پێوە دەوڵەوەندکەین. ئەمانش کۆمەڵێک پێوەری خۆی هەیە کە بتوانین بە چ ڕێگایەک ئەم بەرهەمی ناوخۆییە زیاکەین ئەبێ دەستی کاریش زیاد بکرێ و لە هەمان کاتیشا چۆن کار لەسەر ئەوەکەین کە کەسەکانمان خوێنکارەکانمان کە بە شێوازێکی ئەکادمی لە نێو زانکۆ و پەیمانکاکان ئەم بواری ئابووری ئەخوێنن ئەمان چۆن تێکەڵ بە کەرتی کوشت و کاڵ بکەین کەرتی ئابووری بکەین لە نێو بازاڕەکانە لە نێو کۆمپانیاکانە ئەمانە ڕۆڵێکی بەرچایەنە بێت چونکە ئەمان بە شێوازێکی زانستی خوێندویانە و ئەتوانن ڕۆڵێکی باشتریانە بێ و ئەو کەسانەشی کە ئەزمونێکی باشیانەیە ئەمانەش ئەتوانین سوودیان لێ ببینن و کاریان لەگەڵا بکەین تا لە ناوخۆی خۆمانە بەروبووم زیاد بکەین و بتوانین پشت بە خۆمان بەستین و وە لە ڕووی ئابووری شۆ توانین زیاتر سوود ببینین بۆی کە گفتوگۆ لەسەرم بابەتەکەین زۆر بەڕێز خالد حەیدەر وەکو پرۆفیسۆر و دکتۆر و مامۆستای زانکۆ بەڕێزیان لە ئەستۆدیۆ لای ئێمە میوانە کە بتوانین زیاتر زانیاریمان بۆ بخاتەوە. دکتۆر سڵاو لێ هەمیشە کە باسی بەروبوومی ناوخۆی یەکەین گرنگی تایبەتمەندی خۆیە لە هەموو ڕۆکانەوە ئەگەر هەوڵ بین زیادی بکەین پێویستی بەچی پێوەرەکرێت؟ بەڵێ زۆر سپاسەکەم بنەوەی خۆی بەخشندە میهرەبان بەینی تەم باش بەیانی بینەرە عزیزەکان باش خۆی بە تەکید چەند پشت ببەستێ بە ئیمکانیەت و توانای ناوخۆ بۆ پڕکردنەوەی پێداویستیەکان ئەوە باشترە لە چەند ڕوویەکەوە باشترە یەکێکیان لەوەیە کە ئەو هەموو گەنجەی کە لە دەریای ئیجا و لە شوێنانی ترکە کۆچ ئەکەن چن بۆ شوێنان ناخینکێن و نامرن و ئەو سەروەت و سامانە بە شەریە مرۆیی کە هەمانە لە دەستی نادەین هەمیشە ئێمە باسی ئەوە ئەکەین کە 16 ساڵ جەنابەت وە بەرهێنانەکەی لە کەسێک ئەوە بەرهێنانی مرۆیە زۆر بە ئاسایی پێشکەشێکی وەکو دیاری پێشکەشێکی بە وڵاتانی ئەوروپا ئەمریکا کەنەدا و ئوسترالیا و شوێنان بەبێ ئەوەی 1 سنت پارەیان لەسەر خەرج بکرێت ئەبن بە ئەندامانی ئەو کۆمەلگە و ئەو وڵاتە واتە لێرە ئەگەر ئیمکانیت و توانای ناو خۆمان هەبێت هەلی کار هەبێت بۆ ئەوەی کە گەنجی خۆمان لێرە ئیش بکە کام لە گەنجان حەزەکەن دوور بکەونە لە باوکو دایکیان تازە پێگەشتون تازە دەسەکەن بۆی کە ببن بە کەسێکی بەرەمهێن کەسێکی بەرەهەمدار ماڵ و مناڵ و یاخود باوکو دایکیان جێبێڵن و بڕۆن شتێکی زۆر نائاساییە بەڕاستی من وەکو خۆم ئێستان یعنی بنمونە ئەگەر باسی خۆم بکەم کە ئەزانم خەڵکێکی زۆر هەیە هاوشێوە من و لە منیش زیاتر کوڕێکم هەیە لە دکتۆرا لەخوا بە ئەزار بێ لە دەرەوە دکتۆراش ئەخوێنێ یعنی بەڕاستی هەمیشە چرکە بچرکە بیریەکەم من یعنی الحەمدلله خۆی و خێزانی لە دەرەوەن هەردووکیان ماستەریان تەواو کرد و خەریکی دکتۆراکەن بەڵام لێرە ئەوەی کە مهمە کوڕەکەت ڕۆشت ئایا ئەگەڕێتەوە یان ناگەڕێتەوە بەپێی ڕێنمایەکانە بەپێی دابوونەریتی ئەو وڵاتە ئەمە کاریگەریکی زۆر خراپی هەیە نەرێنیە لەسەر کۆمەلگەکەمان بۆیە لێرە بگەڕنەوە بۆ خاڵە سەرکیەکەمان ئیمکانیت توانای خۆمانمان هەبێ گەنج لای خۆمان ئیش بکات چی پێویستیە بچێتە دەرەوە ئەمە یەک دوو ئەگەر ئیمکانیت و توانای ناو خۆمان هەبێ بۆ پڕکردنەوەی پێداویستیەکانمان ئیتر ئەوەندە بەروبوومی ئێرانی و تورکیا هاوردە ناکەین بەتایبەت ئێران و تورکیا لە 16 یاخود 65 تقریبان لە پێداویستەکانمان لەو دوو وڵاتە پڕاکرێتەوە معنای چییە؟ معنای ئەوەیە لای خۆمان بای ئەو لە 1665 کار ناکرێت لەبەر ئەوەی ئەو بابەتە لە دەرەوە هاوردە ئەکرێ یعنی جەنابەت کە دەسەکە بە گیرفان شتەکە ئەکڕی واتە ئیدەی بەکرێکارێکی ئێرانی یان تورکی نایدێ بەکرێکارێکی گەنجێکی خۆمان ئەمە حقیقەتێکی ڕاستیە کە بمانەوێ نەمانەوێ ئەمە ئێستا ئەگوزەرەی واقع حاڵە اینجا جگە لە ئەوەش ئەو بڕەپارێک کە ئەچێتە دەرەوە لەبری ئەوەی کە بیدەی بە کارگەیەک هەری کار بڕەخسێنی بۆ گەنجان کە لە ئەچنە تەمەنی 15 ساڵەوە ئیتر دێنە ناو تەمەنی کارکردن ئەو پارەیە چێ بۆ ئەو وڵاتانە یعنی ئەم نەوتە نائاساییە کە شەڕمان هەیە لەگەڵ بەغایە لەسەری پارەکەی خۆمانە پارەکەی ئەوانە و نەوتەکە هەناردەکرێت و ناکرێت بە ئاسایی پێشکەشێکین بکێ بە تورکی و بە تورکیا و بە ئێران مەبەستم چیە وەکو لاینە ئابووریەکە لێرە ئەو بڕەپارەیە لەبری ئەوەی کە وڵاتەکە پێش بخەی نەخێر ئەدرێ بە وڵاتانە ئابووریەکەی ئەوان بەهێزەکەیتەوە خۆمان بەدەستی خۆمان ئابووریەکەمان ئەکەین بە بازار بۆ ئەوان بۆ بەرەمهێن و بۆ جووتیار و بۆ خاوەنکارگەی تورکی و ئێرانی و سینیش تقریبا سینیش بە هەمان شێواز ئەو ڕێژەی تقریبا
یەک لەسەر سێی هاوردەکردنی شتومەکمان لە سینیشە بۆیە لێرە ئەمانە هەمووی سوودیان هەیە معنای ئەوەیە کە ئیمکانێت توانای ناوخۆت هەبێ کە هەمانە یعنی بنمونە لە کەرتی هەندێک ئامارە خەمە ڕوو بۆ ئێوەی بەڕێز لە پشتبەستن بە ئیمکانیت و توانای خۆمان زۆر گەڕام من بۆ هین بۆ لە وەبسایتەکانی خۆمان دەست بکەوێ بەداخەوە دەستم نەکەوت لە ژیری دەستکرد دەکات سەناعی هەندێک شتم دەستکەوت کە تا ڕادەیەک نزیکە لە حەقیقەت بنمونە ئەڵەیە ئەو ڕێژەیەکە ئێمە پشتی پیابەستین بۆ پڕکردنەوەی پیداویستەکانمان لە دەرەوە لە بواری کشت و کاڵ بە گشتی بە تێکڕا نەک بە تایبەت بەوردی لە 190 لە 190 بابەتەکانمان لە دەرەوە هاوردە ئەکرێ مەرج نییە ئەم ڕێژێ لە 100 ڕاست بێ من ئەوەی کە خۆمەزانم لە نێوان 170 بۆ 75 پێداویستەکانمان لە دەرەوە هاوردە ئەکرێت ئەوەی کە پڕ ئەکرێتەوە لە ناوخۆ لە بواری پیشتەسازی باسلەوە ئەکال تقریبا ئەوەی کە پێمان پڕ ئەکرێتەوە لە توانە ئیمکانیەتی خۆمان بە تایبەت لە بواری پیشەسازی کشت و کاڵی لە بینی 120 بۆ 125 لە بواری وزە لە 180 پڕکردنەوەی پێداویستەکانی خۆمان لە کەرەستەی خاو بە هین با بڵێن لە هینی غازی سروشتی خۆمانە معنای ئەوە نییە کە ئێمە توانیمانە 180 پێداویستەکانی کەهرەبا بەنمونە پڕ بکەینەوە نە ئەو ئاستە ئەو بڕێ کە بەرەمی هەندێت لە کارەبا لە 180 لە ناوخۆ پڕ ئەکرێتەوە اینجا لە بواری گەشت و گوزار لە نێوان 105 بۆ 110 واتە ڕێژەکانمان ئەبینی جەنابەت ڕێژەکان ناگاتە 115 معنای ئەوەیە لێرە ئێمە کە باسی بۆچی ناگات دوکتۆر بۆ لەبەر ئەوەی تۆ وڵاتێکی نەوتیت هەیە قاچ لەسەر قاچ دانیشێ ئینسان ڕیمۆتەکەی بەدەستە و سەیری تلڤیزیۆنەکە بۆ خۆی بە ئاسایی مڵکانەکە اقتصاد ڕێعیەکە پارەیەکی ئاسایی و ئاسان دەسەکە دەست ئەکەوت لەبەرەوە ئێستا نەماوە بەداخەوە بەم شێوازە ئێستا وەکو جاران یەیتر ئێستا ئێمە شەڕی ئابوووریەکە و داراییەکەیکەن لەگەڵ بەغایە ئەو پارە ئاسانە کە دەستمان ئەکەوت نەهێشت ئێمە بچین بنمونە کارگەیەک دامەزرێنین کێڵگەیەک چاک بکەینەوە گەنجەکانی خۆمان دەرچوانی کشت و کاڵ ئەندازیاری کشت و کاڵ ئاراستەی بواری گونجاوی خۆیان بکەین هەر گەنجێکی بەڕێز کە تەخەڕوجی کردووە وەرە ئەمە 1 دۆنەم زەوی بۆ خۆت 2 دۆنەم 3 دۆنەم بە پێ ئیمکانێت توانای خۆت خەریکی کشت و کاڵ بە و بەرهەمەکەش لە کۆتایی ساڵ من و خۆت حکوومەت و ئەو گەنجە بەڕێزە دابەشەکەن لەسەر دوو کارت نیوە بە نیوە کەمتر زیاتر ئەومان نەکرد بۆ لەبەرەوەیکی پارەی ئاسانمان دەست ئەکەوت ئەمە 1 2 حکوومەت کە بەڕێوەبەری ئەبێ بەڕێوەبەری ئەم وڵاتە بێ ئەو نەخشەی وەبەرهێنانەکە هەیەتی ئەبێ گەنجانی وەبەرهێنەرانی خۆمان اونجا گەنجەکانیش کە ئیش بکەن لەو بوارانە ئاراستەی ئەو بواران بکە کە ئینتاجی ناوخۆ بتوانێ جێگەی چی بگرێتەوە ئەوەی کە هاوردە ئەکرێت لە دەرەوە بەڵام بە هەر خۆمان سێری خۆمان بکەین ینی ئێوەی بەڕێز و منیش وەبینەرە عەزیزەکانیش وەرە $1 ملیۆن پێ بێ شت لە دەرەوە هاوردە بکەی لە ئێران و لە تورکیا لە دوای هەفتەیەک 10 ڕۆژ شتەکەت بۆ ساغ ئەکرێتەوە لە بازار پارەکەی خۆتە قەیدە گیرفان 10-12 دەفتەر لەو بازرگانیە 10-12 دەفتەر خەیتە گیرفانی خۆت ئەگەر زیاتر نەبێ ئەوە بکەی کە لە ماوەی 2 هەفتە 3 هەفتە بۆت ساغ ئەکرێتەوە یان بچی $1 ملیۆن بخەیتە پرۆژەیەک دوای 7 ساڵ 5 ساڵ سەرمایەکەت بۆ بگەڕێتەوە ئەکید ئەوەی تر ئاسانترە بۆ ئەمە ئەرکی سەرشانی حکوومەتە کە ڕێگە نەدات بە بازرگانی بکرێت لەو بوارانەی کە خۆمان توانە ئیمکانیەتمان هەیە لەگەڵ خاڵێکی زۆر گرنگ لەنێوان دوو کەوانە ناکرێ ئێمە لە هەمان کات ڕێگە بدەین بە بەرهەمهێنی ناوخۆمان نرخی شتومەک زۆر زیاد بکە لە ئاست و توانای کڕیاری خۆمان نەبێت یعنی ئەبێ هاوسەنگیەک لەو بینە ڕابگرین تا ئینتاج و بەرهەمهێنانی خۆمان بگاتە ئاسێک ئیتر بگاتە ئاس وەکو نرخ وەکو کوالەتی ئێرانە تورکیە سینە وڵاتانی تر پێویستیمان بە 4 ساڵە 5 ساڵە 6 ساڵە پێویستیمان بە ئەوەندا ئەبێ تا ئینتاجەکەمان بگاتەوە ئاستە بەڵام چۆنیەتیەکە ئەوەیە ئەگەڕێتەوە بۆ دەسەڵاتدار کە حکوومەتە لێرە ئەو ئەبێ نەهێڵێت و بهێڵێت و ئاراستە بکات باشە دکتۆر خالید وەکو بەهرا جەنابەت باسی چەند کەرتێکت کرد کە ئێستا بارودۆخ بە چشەوەی کە تا ڕادێک گەڵبەتە ئامارەکانت لەسەر ڕیخستەسەوە تا
تا چەند ئەو بەهرە و توانایە لە هەرێمی کوردستان هەیە لەسەر کەرتە جیاوازەکان کار بکرێت. ئێمە لە فترەی پێشوودا بینیمان هەندێک جار هەندێک مووقف لە وڵاتانی دراوسێ بینرا کورد ویستی بایکۆتی کۆمەڵک لە کەلوپەلەکان کە بەڕاستی کێشە دروستە بوو لە بازار. تا چەند ئەم بەهرە و توانایە لە هەرێمی کوردستان هەیە کە پشت بەخۆی ببەستێت کە ئەگەر بۆ نمونە ویستی وەکو کارتێک بەکاری بهێنێت لەسەر وڵاتانی دراوسێ. من نمونەیەک ئێستا وەڵامی پرسیارەکەی جەنابتان ئەدەمە بە نمونەیەکی زۆر وەکو نوکتەش باس ئەکرێت لەگەڵ خۆمە ڕوویە. کاتێکە قەیرانی دارایی و شتیوا بوو لەگەڵ کۆمەڵێک مامۆستا چین بۆ ئەلوا مامۆستاکان کۆ بووینەوە بە نموناس هەفتەیەک جارێک لەسەر یەکێکمان بووە چوین لەوێ شتەکان هەرزانتر ئەمان کڕی بۆ ئەوەی دابەشی بکەنە سەر 4-5 خێزان. ئیتر چوین لەوێ قەیرانی تەماتە بوو. ئیتر سێرم کرد کەسێک سەبەتێکی تەماتە لەسەر شانی بوتم ئەلێکشێ تەماتە دەستکەوتووە. وتی وڵای کە تەماتە بە ئاسایی دەست ناکەوێ لەکەیەوە تۆ لە تلڤیزیۆن باسی بەرهەمی ناوخۆیت کرد و هاوردەکردن لە دەرەوە قەدەغە بکرێت تەماتە نەماوە. زۆر بەقووەت بوو. طبعاً ئەمە من مەبەستمەوەی کە هاوردە نەکرێت بۆ ئەوی جوتیاری خۆمان سبەی ڕۆژ تەماتەکان نەڕژێت بەسەر جادە و وەکو ئەوەی کە ڕوویدا پێش 3-4 ساڵ. لیرە بێ هاوسەنگی ڕابگرین. ئەو هاوسەنگیە پێویستی بە کەسێک کە سپۆری هەبێ توانە و ئیمکانیەتی هەبێ دووربین بێ چەند ڕاوێژکاری کە هەبێ لەو بڕیارانە لەو بوارانە بڕیار بدات و بڕیارەکەی جێگەی خۆی بگرێ. بۆی لەورە ئەو ئیمکانیەت و توانە و ئەو بەهرەی کە هەیەی ئەو کەسە پێوەستە بەچی پێوەستە بە کەسێک کە هاوکاری بکات. یعنی تا چ ڕادێک ئێمە جگە لە مەکتەبەکانی بەهرەداران ئێمە موسساتی تایبەتمان هەیە توانە و ئیمکانێتی وەرگرتنی بەهرەی تایبەتی هەبێت بە نمونە و بتوانێت پەرە بدا بە بوارە. ئەو ڕۆژە وڵای دوێنێ بوو بینیم بەڕێز سەرۆکوەزیرانی عێراق پێشوازی لە کەسێک ئەکات تەیارێکی رووسی کە لە رووسیا و توانەگەربێن چاکی بکەینەوە بە $100 میلیۆن نازانم سیانی هەموو شتێکتان بۆ ئەکەین. کوڕێکی گەنجی عێراقی هاتووە سیانەی کردووە چاکی کردوێتەوە هین کرا پێشوازی لێکرا لە لایەنی سەرۆکوەزیرانی عێراقەوە و ئیتر خەڵات کرا ئیتر چۆنیەتێکەوە خۆیان ئەزانم بە تەکید مەبەسم چێ لێرە مەبەسی مێمە تا چەند موسسەیەکی وامان هەیە پێشوازی لەو جۆرە ئیمکانێت توانە و بارە هینی بارەی گەنجانی خۆمان بکات. من کەسێک ئەناسم ئێستا کۆمەڵێک فکرە و بیرۆکەی زۆر جوانی پێیە بەڵام لەبەر ئەوەی لە کەرتی گشتی پشتگیری زۆر لێ ناکرێ و لە کەرتی تایبەتیش ئەبینن بابەتەکە بە نمونە لەوانەیە ڕەواجی هەبێ بازاری هەبێت بازاری نەبێ وەبەرهێن ئەترسێ پارەکە 3-4 میلیۆن دلار وەکو ئەرزی جەنابتانم کرد بخەتە بابەتێک کە ئایا بازاری هەیە ئایا کەهرەبا هەیە ئایا ڕێگەی پێدرێ ئایا ئەو بابەتانە لە دەرەوە هاوردە ئەکردن یان ناکرێت کۆمەڵێک پرسیار هەیە وەبەرهێنی خۆمان ئەترسێنێ ناوێرێ بچێتە ئەو بوارەوە بۆیە لێرە ئەرکی سەرشانی حکوومەتە کە پشتگیری لە کەسانی وا بکات کە توانە و ئیمکانیەتیان هەبێ. باشە اینجا لێرە زۆر جار ببوورە ئێمە خۆمان لەوەی کە بەرەمهێنەریشین وڵاتەکەمان ئەمەنە دەوڵەمەندە بە ماتریالی زۆر باش زۆر یعنی ئێمە ئێستا هەر بە نمونە بێنینەوە دوو کارگەی چیمە تۆمان هەیە ئەتوانین هاور بیشینێرینە دەرە و سوودیشی لێ بینی. هەندێک وڵات هەیە بەرەمێنەرە بەرە ماتریالی کەمە ئەچێ لە وڵاتانی کێ داواکە. ئێمە تا چەند گرنگە لەسەر خاکەکەی خۆمانەوە بتوانین بەرەمی بێنین و بۆ ناوخۆی خۆشمان و ئەگەر لێشمان زیاب و بینەرینە دەرەوە. ئێستا زۆر بە ئاسایی لە لاینی پەیوەندیدار لە لاینی حکوومەتەوە بە نمونە ئەکرێ راپۆرت حاضر بکەین بۆ ئەو بەڕێزانەی کە لە ئەنجومەنی وەزیران بەرپرسن وەزیری پیشەسازیە وەزیری کشتتوکاڵە بەڕێزان ئەوانەی کە پەیوەندیدارن داوای راپۆرت بکەن یان لەوانەیە بەڕێزیان ئەوانەی ئەوەیان کردبێت. ئێمە چەند توانە ئیمکانێتی پڕکردنەوە پێداویستەکانی خۆمانمان هەیە چەندیش لە دەرەوە هاوردە ئەکرێت چەند ئەتوانین کارگەیەکی تازە کێڵگەیەکی تازە نەزم چی پرۆژێکی تازە دابمەزرێنین پێداویستەکە لە ماوەی چەندێک و پێداویستەکانی خۆمان چەند پڕەکاتەوە باشە ئەو ماوەیە ئەگەر ئێمە وردە هاوردەکردن ڕابگرین لەو بوارە چەندێک ئەگەریەوەیە کە نرخ زیاد بکە ئایا دیراسی ئەم بابەتانە کراوە جەنابتان بزان کە لە ئابووری دوو جۆر بڕیار هەیە خود دوو جۆر کاریگەری بڕیار هەیە بڕیاری هەمووەکی اقتصادی کولی لە ئاستی حکوومەت کە بڕیارە درێت بە ڕێزان ئەنجومەنی وەزیران سەرۆکوەزیران کە بڕیارەدات ئەو اقتصادی کولیە کە ئەو بڕیارە دا ئەبەزێ بۆ جێبەجێکردن ئەچێتە بواری ئابووری کەرتەکی کە من و ئێوەی بەڕێزین ئەوە بینەرە بەڕێزەکانن ئەو اقتصادی جوزئیە ئەو بەڕێزە کە لەسەرەوە بڕیار ئەدات
لەسەرەوە مەبەستم وەک وەزیفەت و هینا پلەی پای حکومیە لەسەرەوە کە بڕیار ئەدات ئەو بڕیارە ئەبێ بزانێ لە زانستی ئابووری هەمیشە بڕیار 180 زۆرینەی خەڵک ئەگرێتەوە 120 کەمینەکەن کە لەوانەیە نەیانگرێتەوە کاریگەری نەبێ لەبەرەوەی ئەوان دەوڵەمەندەکانن باشە ئەم 180 بڕیارمدا تەماتە هاوردنەکەم ئەم 180 خەڵکە چی بکەن ئایا ئیمکانێت و توانای ناو خۆمان ئەوە پڕ ئەکاتەوە و نرخەکە ئەگەر زیاد بکە ئەوانە چی بکەن تەماتەیە خەیارە پەتاتەیە بوارەکانی ترە ئەمانە هەمووی ئەو بەڕێزێکە لەسەرەوە بڕیارەدەت ئەبێ ئەنجام و کاریگەری ئەو بڕیارە بزانێ بۆیە لێرە ئایا پرسیارەکە ئەوەیە ئایا بیر ئەکرێتەوە لەو بەم شێوازە زانستیانە بیر ئەکرێتەوە دکتۆر ئەوەنەی جەناب دووەکو کەسێکی زانستی وەزانکۆی ئاگاداربی بەڕاستی بەم شێوەیە بیرەکرێتەوە هەڵپشتی بە زانستە بەسترێت هەر کاتێک حکوومەت داوا بکە ئێمە بێبەرامبەر لە خزمەتی حکوومەت ئەبین ئیتر توێژینەوە کراوە یعنی بە نمونە شتێک بۆ جەنابتان ئەوەکو نمونە بێنمەوە کاتی خۆی لەگەڵێکی لە تەلەبەکانم ئێمە ماستەرنامەکەی ئەو بەڕێزا ئینی کرد لەسەر حکوومەی ئیلکترۆنی تا چەند ئێمە بتوانین وەرەق و کاغەز و کتابۆنە و کتابەکەم کەم بکەینەوە بۆمان دەرکەوت ئەگەر حکوومەی ئیلکترۆنی تەنها لە 2 دائرە وەرمانگرت لە هاتشۆی خۆمان سلێمانی لەگەڵ مەبەستم خۆمان یەنی کوردستان و سلێمانی نەک بەغا لەگەڵ دایری جەوازات بۆمان دەرکەوت تقریبا 30 لە خەرجیەکانمان کەم بێتەوە باشە ئەو گەنجە بەڕێزە کە ئەو ماستەرنامەی نووسی بانکرا بڵێن وەرە با ئەم ماستەرنامەیە تەطبیقی بکەین با بزانین حکوومەی ئیلکترۆنی ئەکرێیان ناکرێ گەنجێکی ترمان هەیە بە نمونە باس لە تەولیدکردن و بەدیهێنانی کارەباکە لە ڕێگەی هێز و توانەی با لە شاری سلێمانی چەند خەرجیەکانمان ژینگەمان بۆ کەمەکاتەوە پیسبوونی ژینگەمان بۆ کەمەکاتەوە ئەم ساڵ خۆم سەرپەرشتی تەلەبێکم کرد لە دکتۆرا باس لەوەکە بەرنامەی دارایی بۆ حکوومەتی داهاتوو بۆ کابینەی داهاتووی حکوومەت بەرنامەکە بەم شێوازەیە پێت ئەڵێ بەڕێزت حکوومەت ئەبێ ڕسوماتی جوازات ئەوەندە بێ ڕسوماتی بە نمونە هاوردەکردن ئەوەندە بێ زەریبە ئەوەندە بێ زەریبە بانکرا بۆ شوێنان نە بۆی لێرە زۆر پێویستە ئێمە کە پێشوازی لە ئیمکانیەت و توانەی بەهرەدارێکی وا بکەین کە حەزەکە بە دڵ و بە گیان خزمەتی هەرێمەکەی بکات ڕاستە بەداخەوە خۆی زۆر جاریش ئەگەڕێمە بۆ سەرەتای قسەکانی کە پەنا بۆ کۆچە بن و کە کاریان دەست ناکەوە ئەو هەموو خوێنکارە ئازیزەمانەیە بە بڕوانامەی باشەوە و بە فکری باشەوە و بە نوێگەریەوە پاڵپشتی ناکرێن لەگەڵ ئەوە دکتۆر بۆ منە کە باسی زانکۆمان کرد ناوەندە ئەکادمیەکان لە ڕووی ئابووری و زیادکردنی بەروبوومی ناوخۆی تا چەند گرنگە ناوەندە ئەکادمیەکان بە بازاڕ و ببەسرێتەوە یعنی کەسمان هەیە لەوانەیە بڕوانامەی نەبێ بەڵام ئەزمموی هەیە و شارەزایی هەیە ئەگەر لەگەڵ کەسێکی ئەکادمیە بەیەکەوە هەماهەنگی دروستکەن و کارێ بکەن ئەمە بەروبووم زیان ناکات بەتەکید ئێمە هەمیشە باسی ئەوەکەن کە بە نمونە تەکنۆقرات ئەوەی کە کەس شاهادە و بڕوانامەی بەرزی هەیە و لە هەمان کات ئەزمون و تەجروبەشی هەیە سەرکەوتوترە بێ لە بڕیاردان بۆیە مەرجنی هەموو کەسێک شاهادەی هەبێ یعنی دڵنیا بن جەنابتان من خۆشم دڵنیام کە جوتیارمان هەیە ماشاڵای لێبێ ئەوەندە بە ئەزمون و بە تەجروبەیە لەوانەیە بەقەت 100 ئەندازیاری کشتتوکاڵی ئیش بکات و شارەزای لە بوارەکە بێ بۆ لەبەرەوە خۆی بابەتەکەی تاقی کردوێتەوە بۆیە لێرە زۆر گرنگە کە خاوەنیە و ئەزمون و ئەو تەجروبەیە بانگێش بکرێت بۆ دانیشتێکی وە با ئەلیف لە با جا نەکاتەوە یعنی بە هیچ شێوەیەک ئەلیف و با جا نەکاتەوە لە یەکتری خوێنەوار نەبێ بەڵام ئەو ئەزمون و تەجروبەی هەیە بایی لەوانەیە 15-20 ساڵ بێ برادێکم هەیە من بگورە من نمونەی زۆرم هێنا بەس ئەمە هەمووی ئەزمون و تەجروبەیە کاتی خۆی کاتێککە ئێمە تەخەڕجمان کرد زانکۆی بەغا هەندەسەی تەواو کرد بە باوکی ئەڵێ باوکە گیان ئێستا من ئیتر گەشتمە ئاسێک ئەتوانم ببم بە شاگرد لە منتەقەی سەناعی لە لای وەستایەک بۆ ئەوی فێری میکانیکی سیارە ببم وتی باوکە گیان تۆ مهندسی سیارات نیت وتی بە نەزەری بەڵێ بەس بە عملی و بە تەجروبە نەخێر معنی چییە معنی ئەوەیە کە زانکۆ ئەتخاتە سەرسکا بەڵام تەجروبە و ئەزمموی حەقیقی لە ژیانە لە بوارەکان بۆیە ئەوەی کە فەرمووی جەنابەت ئاوێتەکردن و تێکەڵکردنی ئەو دوو بوارە زۆر گرنگە شەهادە و بڕوانامە لەگەڵ ئەزممون و تەجروبەیە زۆر گرنگە بە تایبەت لە هەرێمێک کە هەنگاوی تازە دەسی پێ کردووە بە هەنگاونان بۆ ئەوەی کە ناوی هین بنین پشت بەستن ڕێژەیی پشت بەستن بە ئیمکانیت و توانای خۆمان ڕێژەکە زۆر نییە ئێستا
بەڵام دەسەڵاتداران بڕیارداران ئەگەر پشتگیری بکەن کە ئێستا ڕێژەی پشتگیریەکە ناتوانین بڵێ نییە، بەڵام ئەتوانین بەڵام بە ڕێژێکی زۆر کەمە ئەگەر پشتگیریەکە زیاد بکرێت وامان لێ دێت وەکو ئیمارات وڵاتێکی نەوتیە. ئێستا پێشەوە بێمە خزمەتی جەنابتان شتێکم خوێندەوە ئەڵێ ئەو وڵاتە ئابوووریەکەی بە ڕێژەی 170 پشتە بەستێ بە داهاتی نانەوتی کە وڵاتەکە نەوتیە کەی ئێمە بگەینەوە ئاستا ئەو مهمە. زۆر زۆر سپاس بۆ تەکانی بەڕێزت دکتۆر خالید. زۆر زۆر بەخێر.